مستاگیان وڵی لەخوا بەزابێ ئەم ماوەیە ینی بۆم بە حیجاب پێشتر لەشکم ناکرد و تاتوێکی بچکۆلەشم هەبوو ئەوشم سڕیوەتەوە هەموو حیجابی ئاگال دەبێ ئەو ئافرەتەی کە بە میکیاجەوە ڕاتە دەرەوە حیجاب نییە با چاکت پێ بڵم ئەو ئافرەتەی بە میکیاجەوە بڕاتە دەرەوە خۆی ئارایش بدا دەموچاوی هابینیتە دەموچاوی جوان ئارایش داوە تەنها لەچکێکی کردوتە سەری ئەوە حیجاب نییە ئەو ئافرەتە حیجاب نییە ئەو ئافرەتە بەس قژی داپۆشیوە ئەگینا هەروەکو ئافرەتێکی تر دەموچاوی جوان ئارایش داوە ئیتر لێوی لێسوور کردووە برۆکانی هەڵگرتووە مەسکەرەیە چیە بۆ چاوی کردووە یان ڕمیێڵە چی ئەوەی پێڵێن جاری وهەیە عەدەسە چاوی دەموچاوی تەواو یعنی لە مۆدێلێکە چێ بەڵام قژەکەی داپۆشیوە ئەوە حیجاب نییە حیجاب یعنی پەردەیەک لە نێوان تۆ و پیاوی بێگانەیە باشە ئەگەر کەسێ بچێتە ئەو دیوی پەردەوە ئافرەتێ لەو دیوی پەردەوە بێ پیاوێکیش لەم دیوی پەردەوە بێ ئەم پیاوە ئافرەتا بینێت نایبینێت ئەگەر بیشی بینێت سێبەرەکەی ئەبینێ کەواتە ئەبێ ئافرەت جوانی خۆی لە پیاوی بێگانە بشارێتەوە ئەگەر تۆ لەچکت کرد و جوانی خۆتش دەرخست ئەوە تۆ حیجاب نی بۆیە حیجابی شەرعی ئەوەیە کە تۆ جوانی خۆت داپۆشی پیاوی بێگانە نەیبینێت بەڵام بەداخەوە یعنی خۆ من دەستخۆشی لەو ئافرەتان ناکەم کە لەچکەکەن هەرچەنە بۆ نمونە دەموچاویشیان بە نەوعێک گۆڕانکاری بەسەرایی هێن و یان جوانی ئەەکەن ئەوەیان باشترە لەوەی کەوا قژەکەی ڕوودکات و یان هیچ نەداتە سەریە بەڵام من باسی ئەکمەلەکەم باسی ئەواکەم حیجابێک کە کامل بێ حیجابێک کە شەرعی بێ ئەوەیە ئەو ئافرەتە جوانکاری بۆ دەموچاوی نەکرد بێت خی گەورە ئەفەرمێت جوانی خۆتان دەرمەخەن بۆ پیاوی بێگانە